بۆ ساڵی 2017 ئێمە وەکو وەزارەتی تەندروستی چەند بەرنامەیەکمان خستۆتە بەردەم سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بە سەرقاڵیەوە کاری لەسەر دەکەن بە سوپاسەوە سکرتێری ئەنجومەنی وەزیران و هەردوو بەڕێزان سەرۆک و جێگەری سەرۆکی ئەنجومەنی وەزیران کار لەسەر چەند پرۆژەیەکی ئێمە دەکەن. ئێمە داوامان کردووە لە ئەنجومەنی وەزیران کە لە زۆربەی زۆری وڵاتانی دنیادا هەیە کە باج بخەنە سەر مەوادە زیان بەخشەکان کە من دەڵێم مەوادی زیان بەخشەکان مەبەستم جگەرەیە مەبەستم خواردنە کحولیەکانە. دیارە یەکێک لە عەموودە مهمەکان یاخود یەکێک لە کۆڵەکە گرنگەکانی داهاتی تەندروستی تەنانەت لە وڵاتە ئەوروپیەکان و پێشکەوتوەکانی جیهانە داهاتە لەسەر ئەو مەوادانەی کە زیان بە تەندروستی مرۆڤ دەگەیەنێت. حتا ئێستا لە زۆر وڵات داهاتیان خستۆتە سەر هەندێک خواردن کە چەوری زۆری تێدایە. بێگومان ئەو کارە ئیشی باشی بڕیوە و ئێستا لە ئایندەیشی نزیکدا پرۆپۆزەڵی باجخستنە سەر جگەرە و مەوادە کحولیەکان تەواو دەبێت. دووەم ئێمە بۆ ئەوەی کە سەلامەتی دەرمان بپارێزن خۆتان نەزانن بەندە لە دوو کابینەی پێشووە لە ساڵی 2012 بە سیستەم لەسەر دەرمان ئیشمان کردووە لەسەر ئەوەی کە فەحسی دەرمان بکەین. ئێمە لە ساڵی 2012 کوالیتی کۆنتترۆلی دەرمانی هەرێم نەیتوانی تەنها حەبێکی پاراستۆڵیش فەحسکا ئێستا مانگانە ئەتوانین زیاتر لە 800 جۆر دەرمان پشکنینی بۆ بکەین. دیارە زۆر پرۆسەمان کردووە زۆر شەڕمان لەو بوارە کردووە زۆر کۆمپانیامان ناوەتە دادگا زۆر دەرمانی بەسەر چوو کوالیتی نزممان فەوتاندووە ئەتوانم بڵێم بە سەدەها تەن و لەوانێ بگاتە 1000 تەنیش. بەڵام هێشتا ئێمە پێمان وایە حەلی جەزری بۆ مەسەلەی دەرمان بە موئەسسەسەکردنی دامەزراوەی دەرمانە و دەرمان ئێستا دەبێت لەلایەن کەرتی گشتیەوە بکرێت بۆ لەگەر کەرتی گشتی بە هاوکاری لەگەڵ کەرتی تایبەتە دەرمان بکڕێت و دابەشی بکاتەوە بە سەر دەرمانخانە و کۆگاکانە.